قسەکردن لەسەرم بابەتە دکتۆر نەرمین معروف کە ئەندامی لیژنەی داراییە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق میوانمان ئەمڕۆ لە ستودیۆ. دکتۆر بەخێر بێت. باشتر با سەرەتا پرسیاری ئەوە بکەین لەوانەیە ئەمە پرسیاری زۆرێکیش لە خەڵک بێ یەدەگی دراوی عێراقی بۆچی بەم شێوازە بەرز بۆتەوە ینی هۆکارەکە چییە؟ بەڵێ دیارە لە ماوەی ئەم 2 ساڵەی ڕابردووە گۆڕانکاریەکی بەرچاو دروست بووە لە یەدەگی دراوی قورسی بانکی ناوەندی عێراقیە. بەشێکی زۆری پەیوەندی هەیە بەو سیاسەتە نەخدینی و دارایی کە لە عێراقا ئەتوانین بم لە کۆتاییەکانی 2020ەوە پەیڕەوەکرێ بە تایبەتی بابەتی ئاڵوگۆڕی دینا بەرامبەر بە دۆلار. خۆمانزانین کە لە کۆتاییەکانی ساڵی 2020 عێراق بڕیارێکی یاکەوە نرخی دیناردا بەزێنێ بەرامبەر بە دۆلار واتە بەهای دۆلار بەرز بۆتەوە لە چاو دینارە. ئەمەش دوو ئامانجی سەرەکی هەبوو لە بنەڕەتا لەگەڵ کۆمەڵێک ئامانجی لاوەکی. لەو ئامانجە سەرەکیانەوە بووکەوە کورتێنانی بودجەی حکوومەتی عێراقی بۆ ساڵی 2020 کەم بکرێتەوە چونکە داهاتی حکوومەتی عێراقی بەشی هەرە زۆری بریتە لە داهاتی فرۆشتنی نەوتی خاو کامیش بە بێگومان لەسەر ئاسی جیهان بە دۆلار و دراوی قورس مامەڵی پێوە کرێ لەبەرەوە ئەو دەستکەوتی حکوومەت بە دۆلار دەستیە کەوت کاتێک کە نرخی دینار دابەزێنرا مانای وایە ئەگۆڕێتەوە بە دینارێکی زۆرتر لەبەرەوە وا کاتکەوە کورتێنانی بودجە کەم بێتەوە کە توانرا ئەمەش سەرکەوتوو بێ لەو ئامانجەی خۆیە و بودجە بۆ ساڵی 2020 لە کاتی خۆیان پەسەند کرا. ئامانجی دووهەمی دەست پێوەگرتن بوو بەو یەدەگەی کە لە وەکو دراوی قورس لە بانکی ناوەندیە هەبوو چونکە ئێمە زانین کە عێراق پاڵپشتی دیناری عێراقیە کەواتە بانکی ناوەند پاڵپشتی دراوی خۆماڵیەکە کە دینارە ئەمش لە ڕێگەی ئەو مەزادی دۆلاری کە ڕۆژانە ئەکرا بۆ دۆلار تاوەکو بتوانرێ لە ڕێگەی ئەو مەزادەوە کاڵا و کەلوپەل و شمەکی هاوردە بهێنرێتە ناو تاوەکو ئاستی گشتی نرخەکان کۆنتترۆل بکرێ. بەدڵنیایەوە ئەم نرخەی پێشوو کە با بڵێن بە زمانێکی سادە $100 کە 120,000 دیناریە کرد ئەمە با بڵێن تێشوێکی زیاتر لەسەر بانکی ناوەندی ئەکەوت واتە پێویستێ کردکەوە بڕێکی زۆرتر دۆلار ڕۆژانە بخاتە بازارەوە. بەڵام لە دوای ئەو بڕیاریکەوە نرخی دۆلار بەرامبەر بە دینار گۆڕانکاری بەسەرهاو ئەمە وای کردکەوە بڕێکی کەمتر بتوانرێت پێداویستەکانی بازاری عێراقی بۆ ئاڵۆگۆڕی بازرگانی دابین بکە لەبەرەوە بڕێکی زیاتر بمێنێتەوە. مەسەر ڕایوەیەکەوە ئەگەر تێبینی بکەن بەڕێستان ینی وان نزیکەی ساڵێکە بێکەوە نرخی نەوتی خاو لە بازارەکانی جیهانە زۆر زیادی کردووە کە ئەمەش سەرچاوێکی سەرەکی داهاتە بۆ دەوڵەتی عێراقی کە ئەمەش بێگومان وەکووتمان بە دۆلارە فرۆشێ هەموو ئەمانە وای کردکەوە یەدەگی دراوی قورس لە بانکی ناوەندی عێراقی زیاد بکات. باشە دکتۆر ئەتوانین بڵێن عێراق ئێستا خۆتەزانی جگەل لەوەی کە بە ئەمەی لێ دەرکەین کە موچە مانگانە بە فەرمانبەرانی عێراقی دەدرێ بەڵام سێکتەرەکانی تر تۆ لە نزیکەوە ئاگاداری وەرد ئەندامی پەرلەمانی عێراقیشی سێکتەرەکانی تری ژیانی خەڵک وەکو خزمەت گوزارەکان و وەکو ئەوانی کە کار بکرێت بۆ کەمکردنەوەی لێکەوتەکانی وشکە ساڵی و یاخود کۆمەڵێ بابەتی تر لە حاڵەتێکی زۆر خراپە. زۆربوونی یەدەگی دراوی عێراقی دڵخۆشکەرە بۆ عێراق ینی مای دڵخۆشیە؟ پندێکی پێشینان هەیە ئەڵێ ماڵیان پڕە لە ڕازیانە و بەسگێشامرن جا ئەمە دۆخی وڵاتێکی وەکو عێراق و ڕەنگە وڵاتانی هاوشێوەی عێراقا با بڵێ ئەم پەندە زۆر ڕاست بێ. عێراق لەگەڵ ئەوەی کەوا وڵاتێکی دەوڵەمەنە بەڵام نەیتوانیوە لە ماوەی مێژووی خۆیان بە تەواوی توانین بڵێن ئەو سەرۆت و سامانەی کەوا لە وڵاتە هەیە بە شێوەیەکی وا بەکاربهێنێت و ئاراستە بکرێت کە بێتە مای خۆشگوزەرانی بۆ هاونیشتمانیان و هاوڵاتیانی ئەم وڵاتە. ئاشکرایە کۆمەڵێک ئاڵنگاری ڕوبەڕووی عێراقە بێتەوە بەردەوام لە هەموو قۆناغەکانی ڕابردوو ئێستاشی لەسەر بێ. ئەم ئاڵنگاریانە بەشێکی زۆری پەیوەندی هەیە بە پەیکەربەندی ئابووری عێراقەوە وەکو یەکێک لە وڵاتانی ڕێعی کە ئەمەوای کردووە کەوا بابەندە سەڵاتدارانی ئەم وڵاتە بە درێژایی ساڵانی ڕابردوو بە تایبەتی لە دوای با بڵێن دۆزینەوەی نەوت و خۆماڵیکردنی نەوت لە سەردەمانی ڕژەمەکانی پێشووە جۆرێکەوە کۆڵین پشت ئەستور بن بە داهاتی ئەو نەوتە و فرامۆشیەک بۆ سێکتەرەکانی کە دروست ببێ. لەبەرەوە ئەمەوای کردووەکەوە اقتصادی عێراق اقتصادێکی وابەستەی بازاری جیهانی بێ بە تایبەتی بازاری فرۆشتنی نەوتی خاو لەسەر ئاستی جیهان لەگەڵ زیادبوون و کەمبوونی داهاتی نەوتابینی ئابووری عێراقیش لەگەڵ یاگەشاکە یاخود ئەپوکێتەوە. ئەم پەیکەربەندی وەکوتم پەیکەربەندێکی لاواز و مشەوەها و کاریگەری بەجێهێشتۆ لەسەر سێکتەرەکانی تر وای کردووەکەوە مساهەمە و بەشداری سێکتەرەکانی وەکو پیشەسازی کشت و کاڵ گەشت و گوزار
بانکین هەموو کارتەکانی تر مساهمەیان لە دروستکردنی ناتیجی مەحەلیە زۆر لاواز بێ ئەوەی کەوا پشکی شێری هەیە لە ناو دروستکردنی بەرهەمی خۆماڵی عێراقیە نەوتەکە ئەمەش بەداخەوە تەنانە نەوتیش نەتوانرا وەک پێویست سوودی لێوەربگیرێ تاوەکو بتوانرەوەی کە پێوترە مشتەقاتی نەفتی و ئەو پیشسازانی کە پێیوەستن بە نەوتەوانێ دروستکرێ لە عێراق لەو کاتێککە وڵاتێکی فرۆشیاری نەوتە لامان کاتیشا کڕیاری بەرهەمە نەوتەکانە ینی با بڵین بەسیترین نمونە گازی سروشتی لە وڵاتانی دراوسێەوە کڕێوە وڵاتێکی وەکو ئێران بۆ دابینکردنی وزەی کارەبا ینی ئەمە خۆی بە خۆی جۆرێکە لە مفارەقەیە ینی وڵاتێک بۆ هەموو ئیمکانێت نەوتێکەوە هەیەی نەیتوانی وە پێداویستەکانی ناوخۆی خۆی دابینکاوە ئاعتیماد دەکاتەوە سەر وڵاتانی تر بەرهەمە پیور و با بڵێن خامەکەی خۆی فرۆشێتەوە دواتر وەکو مشتەقات لە وڵاتانی تریەکڕێتەوە ئەمە وای کردووە کە وەکوتمان ئەم داهاتە زۆرەی نەوتی خاو بەداخەوە سوودی لێوەرنەگیراوە بۆ ئاوەدانی و خۆشگوزەرانەی بەڵکو بە پێچەوانەوە زۆربەی کات ئەم داهاتە لە بەردەستی ڕژێمە دیکتاتۆریەکەی وەکو سەدەمی ڕژێم و تەنان پێشتریش بەکارهێنراوە لە دژی کۆمەڵانی خەڵکی عێراق و دژی وڵاتانی دراوسێش دایمە عێراق وڵاتێک بووە بۆتە سەرچاوی نەئارامی بۆ وڵاتانی دەرودراوسێشی باشە لانێ پرسیارێکی ئێستا لە مێشکی هاوڵاتیا پرسیارێک دروست ببێ کە سەیرە بەلایەوە عێراق بۆچی 82 ملیاری هەیە بەڵام بۆچی ناتوانێت بەکاری بێنێ ئەم هەموو کێشەیەشی هەیە بۆچی ناتوانێت کێشەکانی پێ چارەسەر بۆ ئەیکا بەیەدەک بۆچ کێشەکانی پێ چارەسەر ناکە یاخود بە دیوەکیترا پرسیارەکە ئەوەیە کە عێراق کۆمەڵێک پێوەەر هەیە کە ئەتوانێت ئەوە دەربێنێ ینی بە پێی پێوەری بۆ دانراوە خۆی یەک حەقیقەت هەیە ئەم یەدەگەی کە لە بانکی ناوەندی ئەمە زیادێ واتە ئێمە محتاجیمان نییە بەوەی کەوا بێنی ئەو یەدەگە لە بانکی ناوەند بەڵێ ینی محتاجەکە چییە؟ ینی ئێمە خراپ داهاتی ئەم وڵاتە بەکارەهێنرێ نەک لە بەرەوەیکەوە ئێستا ئێمە پارە نییە و محتاجم بەوەی کەوا یەدەگەکەی بانکی ناوەندی بێنینە دەرەوانی و بەکاری بێنینە و ئاڵتونەی کەوا هەیە بیفرۆشین بیکەینەوە بە پارە و بەکاری بێنین بۆ هاوردەکردن و بۆ پێداویستەکانمان نەخێر داهاتێکی زۆر ئەوە زیادەکەیەتی لەوێ هەڵگیراوە مانای وایە ئێمە پێداویستەکانمان ئەکرێ بۆ داهاتی کە لە بەردەستە دابین بکرێ بەڵام وەکوتم کۆمەڵێ فاکتەر و ئاڵنگاری لە بەردەم ئەم ئابووری ئەم وڵاتە هەیە وێڕای لاوازی پەیکەربەندێکی کە ئەمە تا ڕادێگڕەگی داکوتاوە لە عێراقا کۆمەڵی هۆکاری تر هەیە لەوانە خراپی ئەو سیاسەتە ئابوووریانێکەوە لە عێراقا پەیڕەو کراوە ئیدارەدانی دەرامەتەکانی عێراق بە دەرامەتی سەرزەوی و ژێرزەوی و تەنانەت دەستی کار و مرۆڤی شەوانێ ئەو سیاسەتانێکەوە پەیڕەو کراوە لە بواری ئابووریە نەیتوانیوە لە ماوەی ڕابردووە ئاڕاستەی وەبەرهێنان بگۆڕێ بۆ سێکتەرەکانی تری وەکو کشتتوکاڵ و پیشەسازی وەوا بکە جۆرێک لە تەنویع و فرە چەشنی و فرە ڕەنگی بۆ سەرچاوەکانی داهاتی حکوومەتیش پەیدا بکە یعنی عێراق وەکو حکوومەتیش ئەگەر سەیری بکەین بودجەی حکوومەت نزیکی لە 1970 پشتی بەستۆ بە داهاتی نەوتی خاو کە خۆی بۆ خۆی بودجە نزیکی لە 150 ناتیجی مەحەلی پێگەهێنێ کە ئەمە قورسایەکی گەورەیە پێمانەڵێ کەرتی حکوومەت کەرتێکی گەورە و زەبەلاحە لە ئابووری عێراقا لەبەرەوە هەر بارودۆخێک بەسەر ئابووری حکوومەتا بێ کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکانی تریش بەجێڵە بەدەلی ڕووی کاتێک کە حکوومەت داهاتی لاوازە بێ تووشی قەیران و تەنگەژەی داراییە بێ ڕێ کاریگەریەکەی لەسەر ئابووری هەموو سێکتەرەکانی کە دروستە بێ لەبەرەوە ئەم سیاسەتە ئابووریانەش خۆی بۆ خۆی فاکتەرێکی تر بووە کە نەیتوانیوە ئابووری عێراق بەرەو ئاراستێکیەوە کە پێوتری گەشە پێدانی کە بەردەوام دروستکە لە پاڵ ئەمەیە کۆمەڵێ فاکتەری ترمان هەیە لەوانە با بڵێن نائارامی سیاسی و استقراری ئەمنی و سیاسی لە عێراق وڵاتێکە ساڵانێکی زۆرە نائارامە ینی هەر لە دوور نەڕۆینیانی لە ساڵی ڕابردووە عێراق دوو جەنگی گەورەی بەخۆیەوە بینیوە دواتریش جەنگی بەرامبەر بە تیرۆرستانی داعش لە 2014 یعنی ئەمە وێڕای 13 ساڵ قەیرانی با بڵێن ئەوەی کە پێوترێ گەماروی ئابووری لەسەر عێراق بووە لەبەرەوە لە ڕووی سیاسی و ئەمنیشەوە ئەم وڵاتە ئارامی بەخۆیەوە نەبینیوە مازانی دایمە هەموو گەشەکردنێکی ئابووری پێویستی بە ئارامی و سەقامگیری هەیە چ لە ڕووی سیاسەتە ئابوووریەکانەوە بەیاخود لە ڕووی سیاسی ئەمنیوە بێک ئەمەش بەداخەوە لە عێراق بەردەست نییە هەر بۆیە مەش فاکتەرێکی ترەکەوای کردووە سەرمایە گوزاری لە وڵاتە لاواز باشە دکتۆر من بەشی دومی پرسیارەکەم ئەو بوو کە عێراق چ کاتێک دەتوانێت ئەمە بەکاربێنێ ینی عێراق ئێستا کەسێک ئێمە هەرێکەمان خاوەنی داهاتێکی خۆمانی لە گیرفانمانە هەچ کاتێ ئەو داهاتێک پێویستمان پێ بوو دەریەکەین و بەکارهێنین عێراق
ئەتوانێت ئەم داهاتە لە ژیرفانی خۆی دەرکات و بەکاری بێنێ یاخود پێوەرێکی نێودوڵەتی بۆ دانراوە کە ناتوانێت هەموو کاتێ لەم داهاتە ڕاکێشێت. نەخێ مەسلەی پێوەرە نێودوڵەتەکە تەنها ئەوەیەکەوە ڕەنگە لە تەرکیبەی احتیاطەکانە پێوەری نێودوڵەتی هەیە بۆیکەوە کوام شتانەی کەوا پێویستە هەڵبگیرێ وەکو یەدەک عادەتەن وڵاتان بە عێراق شەوانێ پانابەنە بەر هەڵگرتنی دراوی قورس وەکو مەسەلەن دۆلارە یۆرۆیە پاوەنە یەنی یابانیە و لەگەڵیشیا وەی کە پێوتێ ذەهەبی نەقدی واتە ئاڵتونی نەقدینە کە لە شێوەی سەبیکەیە واتە خشەڵ نییە بۆ خۆڕازانەوە نەخێر سەبیکەی ئاڵتونە کە بەپێی ستاندارد ئەبێ تقریبان لە 10 احتیاطی وڵاتەکە ئاڵتون بێواتە پێویست ناکات لەو نەزیاتر بێت چونکە ئاڵتون لێرانە مامەڵە پێوکردنی ڕاستە ما بڵین کانزایەکی دەگمەن و گرانبەهایە بەڵام مامەڵی کڕین و فرۆشتنی ئاسان نییە قورسە فرۆشتنەوەی لە چاو با بڵین دۆلار و دراوەکانی ترەکە بە ئاسانی توانرێت لەبەری کە خۆی بۆ خۆی وەسیلەی ئاڵ و گۆڕ و کڕین و فرۆشتنە ئەتوانێت بەکار بێنرێتەوە بۆ کڕینی یاخود هاوردەکەی شماکەکان تقریبا ئێستا ستانداردە چونکە پێشتر کاتێک کە یەدەگی عێراق نزیکەی 94 با بڵێن ئەو تەن بوو ئەوە تقریبا لە 9 یەدەکی کۆی پێگەینا ئێستا تقریبا لە 10 ستانداردە ینی ئەو یەدەگە ئاڵتونێکەوە هەیەی بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەم احتیاطیانە وەکوتم بۆ کاتێک ئەتوانی ئیسفادەی لێ بکرێت کە فعلا وڵاتەکەی سەرچاوەیەکی داهاتی نەمابێ هەروەکو چۆن مەسەلەن لەو 1-2 ساڵەی کەوا داهاتی نەوتی خاو زۆر هات بۆ خوارەوە بەردەوامیدانی بانکی ناوەند بە مەزادی عملە بۆ ئەوەی کەوا قیمەتی دینار ئینهیار ناکاو زۆر دانا بەزێ بتوانرێت لە ڕێگەی ئەو مەزادی دۆلارەوە بەردەوامی بدرێ بە هاوردەکردنی کەلوپەل و شمەک بۆ بازاری ناوخۆ گرانی دروست نەبێ فعلا لەو یەدەگە سەحبەکرا بەردەوام هەر خۆی بۆ خۆی بڕیاری گۆڕانکاری لە نرخی دینا بەرامبەر بە دۆلار لە کۆتاییەکانی 2020 لەبەرەوە بووکەوە ئەو یەدەگە زۆر بە خێرایی ئاهاتە خوارەوە بۆ ئەوەیکەوە ڕێگری بکەن لەوەیکەوە بە تەواوی بانکی ناوەند هیچی نەمێنەوە مایە پوچ ببێ لەبەرەوە ئەو بڕیاریان دەرکرد لەبەرەوە لە ئێستاە بەکوتمان لە پاش هەم ئەو بڕیارەوە هەمیش بەرزبوونەوەی سەرینەوتی خاو عێراق ئەزمەی پارەی نییە ئەزمەی داهاتی نییە بە پێچەوانەوە هەندێک داهاتی لە هەندێ مانگە بۆ لەو داهاتی نەوتی خاوەی بەقەدەر داهاتی چەندین ساڵی ئەبێ لەبەرەوە داهاتێکی زۆری کردوتە ئەم وڵاتە هەرەوەشەوەی کردوکەوایەدەکی بانکی ناوەند زیابێ بەڵام ئێمە کێشەی سەرەکیمان لە ئیدارەدانی ئەم دەرامەت و سامانەیە هەیە نەک لە کەمی داهاتەکەیا بێ. دەست خۆش بێ زۆر سپاس بۆ دکتۆر نەرمین معروف ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەخێر بێ سەرچاوان ماندوومان کردی.